وڵای دیلەکان خۆمانە بێ بزانین دیلەکان لای کێ دیلەکان لای ڕێکخراوێکی ئێرهابی نازانم بە چ شێوەیە وەسفیان بکەم کە هیچ نەوعێک مانای ئینسانیەت و مرۆڤایەتی هەر نازانن هیچ جۆرە ویژدانیان لەلا نییە لە لای دەوڵەتێک نییە لە لای جێشێک نییە ئەم ئەسیرەکانی ئێمە تاکو بزانین دەنگ و باسییان ئێمە 250 مەیتیان زیاتر لە بەردەستی هێزەکانی پێشمەرگا بوو ئامادەی بوون بیان گۆڕینەوە هەر هەمویان بەچەند لاشەی شەهیدێکمان ئەمجا لەگەڵیانە نەکردین لەبەر ئەوش دیلەکانمان تاکو ئێستا چێ ماون و ئێمە هەرچی شتێک بکرێ لە پێناوی ئازادکردنی دیلەکانمانە بە تەئکید جێبەجێەکەین و ئەیکەین و هەموو محاولەیەکمان کردووە بەڵام بەرامبەرەکەمان بەڕاستی بە هیچ شێوەیەک نایەتە پێشەوە ئامادە بووین دەدیل بگۆڕینەوە بە یەک دیل و ئامادە بووین هەرچ پارەیەک داواکەین بیەین لە پێناوی گەڕانەوەی هەندێک لە کەسوکاری دیلەکان باسییان لەوە کرد کە کەم تەرخەمەکە لە وەزارەتی پێشمەرگەوەی وە قسەی ئەوان بوو بۆ پێی کە قسەیان کردووە لەگەڵ کەسوکارە دیلەکانیان ئەوان وتوانە کە کەم تەرخەمەکە لەوانەوەیە ئەوە وان نییە من متعکیدم کێ من ئێستا کێ بڕایەکێکم بۆ بێنێ دەدیلی تەسلیمەکەم یەک شەهیدم بۆ بێنێتەوە ئێستا کێ دە کەسی زیندوی تەسلیم کەم یەک لاشە یەک شەهیدم بۆ بێنێتەوە کە دڵی کەسوکارەکەی خۆش باشە بەڵام داعش ئەوان ڕایانگەیان ڕێکخراوی داعش کاک شێخ جەفەر ڕێکخراوی داعش ڕایانگەیان کە ئەوان ئامادەن دیل بە دیل بکەن لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا ئەو هێزەکانی پێشمەرگەیە کە ئامادەیان تێدەن لە بەردەمی شاشەیەکە قسەیەکەم کە زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان گوێ لێ و داعشیش تەماشایەکات لاشەی یەک شەهید بێنەوە کە دڵی کەسوکاری شەهیدەکەی پێخۆشکەم واتەیەمێ دەزیندویان تەسلیم بکەم بەس لە ئاستی باڵا لە ناو وەزارەتی پێشمەرگایە زۆر جارە و قسەیە دەکرا کە ئەوان ئامادە نین دانوستان لەگەڵ ڕێکخراوێکی تیرۆریستیدا بکەن ئەوە دانوستان نییە ئێمەش بە هیچ جۆرە ئامادەنین دانوستانیان لەگەڵا بکەین دانوستان لەگەڵ ئێرهابا بە هیچ جۆرە نایکەین ئەوە ڕزگارکردنی ژیانی مرۆڤێکە ئێمە ئەیکەین یا هەوڵە دەین کە دڵی کەسوکاری شەهیدێکمان خۆشکەین ئێمە ئەوەکەین ئێنا ناچین دانوستان بکەین لەگەڵ ئەوانە شەڕیان لەگەڵا ڕابگرین یا مفاوەزاتیان لەگەڵا بکەین یا لەسەر شتێ ئیتیفاق بکەین ئەوە بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤەکە و یاخود بۆ دڵخۆشکردنی کەسوکاری شەهیدەکانمان باشە کاک شێخ جەفەر کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە ئەگەرێکی نزیکە یاخود پێشمەرگە دەتوانێت دە و ناوچەیە کۆنتڕۆڵ بکاتەوە ئێمە تا وەکو هێزی پێشمەرگە بەرنامە ئەوەمان نییە بچینە حەویجە و حەویجە ئازادکەین بەڵام دیارە ئەوەی کە ئەیبیسین لە عێراقیەکان بەرنامەیان هەیە بۆ ئەوەی کە لە پێش جەژن یاخود دوای لەو ماوانی داهاتووە کە منطقەی حەویجە و ئانش ئازاد بکەن بە تەواوی ئەو منطقە کۆنتڕۆڵ بکەنەوە لە دوای بێجی و فەتح و ئەو منطقانە هەنگاوی دووەمیان بۆ ئازادکردنی حەویجە و ڕەشاد و شوێنەکانی ترە باشە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیاری زۆر هاتووە ڕای